یەکێتی و گۆڕان ئاڵوگۆڕی پۆستە ئیداریەکانی سلێمانی و هەڵەبجە دوا دەخەن. هەریەکە لە یەکێتی نیشتمانی و بزوتنەوەی گۆڕان ئاڵوگۆڕی پۆستە ئیداریەکانی سنووری سلێمانی و هەڵەبجە دوا دەخەن بۆ چەند مانگێکی دیکە. با پەیزانیاریەکانی تیوار هەردوو لە ئاڵوگۆڕی پۆستەکانی پارێزگاری سلێمانی و هەڵەبجە و قایم مەقامەکان و پۆستە ئیداریەکانی تر بۆ دوای ئەنجامدانی هەڵبژارنەکانی هەرێم دوا دەخەن. سەرچاوەیەکی ئاگادار با تیواری ڕاگەیان دووەخستنی گۆڕانکاریەکە لەسەر داوای یەکێتی بووە. ئاشکراشی کرد لە هەموو بارودۆخەکاندا گۆڕانکاریەکان هەر دەکرێت. وتیشی یەکێتی دەیەوێت دوای هەڵبژاردن لەسەر بنەمەکانی دیکە پۆستەکان لەگەڵ گۆڕاندا بەش بکاتەوە و چاوی لەوەیە پۆستی پارێزگاری هەڵەبجە و سلێمانی هەر بۆ یەکێتی بێت، چونکە چاوەڕوانکراوە پێگەی گۆڕان لەم هەڵبژاردنە پاشەکشەی زیاتر بکات و هاوکات بە پێی قسەی ئەو سەرچاوەیە گرفتە یاساییەکانی بەردەم دیاریکردنی پارێزگارەکان هۆکارێکی دیکەی دووەخستنی ئاڵوگۆڕەکەیە، چونکە دادگای فیدراڵی عێراق ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی هەڵوەشاندۆتەوە. بەڵام یەکێتی پێشتر و لە کاتی کۆبوونەوەی لەگەڵ گۆڕاندا وتوێتی دەرچەی یاسایی هەیە و لە سەرۆکایەتی هەرێمەوە دەتوانرێت مەرسومیان بۆ دەربکرێت بۆ ئاڵوگۆڕی پۆستەکان بڕیارە هاواڵە بووبەکر لە پۆستی پارێزگاری سلێمانی نەمێنێت. ئاواد محەممەد قایم مەقامی یاسای سلێمانی لە شوێنی دابنرێت. هاوکات ناوی جوتیار نووری ئەندامی سەرکردایەتی یەکێتیش دەهێنرێت بۆ پۆستەکە. لە ناو بزوتنەوەی گۆڕانیش ناوی هاوار شێخڕەوف دەهێنرێت بۆ پۆستی جێگری پارێزگاری سلێمانی یان قایم مەقامی سلێمانی. هەرچی پۆستی پارێزگاری هەڵەبجەشە هێشتا گۆڕان هیچ کەسێکی دیاری نەکردووە و با پێی وتەی سەرچاوێکی ئاگاداریش گۆڕان نایەوێت ئەو پۆستا وەربگرێتەوە.